بەندە بە جێبەجێکردنی پلانی هەرێمی کوردستان بۆ پرسی ئافرەت و ئاشتی و ئاسایش. پشتگیری لە جێبەجێکردنی بڕیاری 1325 نەتەوە یەکگرتوەکان دەکات. Also, women economic empowerment opportunities were provided by CSOs and international committees. لە ناوچەکانی شنگار لە دەشتی نینەوە خەڵکەکانی کە لە کەم بوون وەزعیان زۆر خراپ بوو، وەزعی نەفسی، وەزعی صحی، باری تەندروستیان و بەتایبەت لە ئەسنای کۆڤیدی 19. بۆیە وامان پێ باش بکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە لە پیلەری 2 دەست پێ بکەین. پیلەری 2 زۆربەی پلانەکان زۆر بەسەرکەوتوانە جێبەجێکراون، هەندێکیش ماون ئەبێ بەردەوامیەتیان بدرێتێ، هەرچەندە کۆمەلگانی و دەوڵەتی سەبارەت بە عێراق هیچی تر لەسەر پیلەری پاراستن ئیش ناکا، بەڵام لەگەرەوەش ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان التیزامی کاملمان هەیە بەوەی کە پێمان بکرێ و بەتایبەت ئەگەر بووجە هیچ کێشەی نەکەویتێ لە عێراقەوە بووجە ڕاستەوخۆ بێت بتوانین ئەوەی کە ماوە جێبەجێ بکەین. دابینکردنی بڕێک لە پارە بۆ ئەوەی بریارە 1325 ئێکش بریارن هەرە گرنگە و حکوومەت عێراقی پلانە نیشتیمانی بۆ ڕەدانای 2014 هەتا 18 يعني بلان اجتماعية ايكيبو 2021 هتا 2024 بلان اجتماعية دوي بكو حكومتها هرمي شتي دا باش داربو دوي بلاني دا بو ماوي 4 سالا انجمني بالاي خانمان بلانك مكما داناي بو سر جن اشتي امناهي تكزل سروي چندت قد اف بلانكو بارسنا جني بكات الدمي من الملاني دا او تقوية دوري جني بكات بجداريا كرناي دانا برياري دا حكومتي ودا صلاتي وجفاكي دا. بڕیاری 1325 کە بڕارێکە تایبەتە بە ئافرەت و ئاشتی و ئاسایش و بڕیارێکە تایبەتە بە پاراستنی ژن و بەشداریکردنی ژن لە و هەروها ڕێگریکردن لە توندوتیژی بەرامبەر بە ژنان. ڕاست ئێمە ڕۆژانە و پارێزەران کارەکەین لە ناو دادگاکانە بۆ پاراستنی ژن و ڕێگریکردن لەو توندوتیژیانی بەرامبەر بە ژنە بێتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی پارێزەران زۆر شارەزاییان نییە لەسەر ئەم بڕیارە و بە پێی پیشەکەی خۆیان کارەکەن بۆ ژنان، بەڵام زیاتر ئەو پارێزەرانی کە لە ناو ڕێکخراوەکانە کارەکەن شارزەییان هەیە لەسەر ئەم بڕیارە. بۆیە پێویستە ئەم بڕیارە بە شێوەیەک باس بکرێ، هۆشیاری بکرێ و سیمینار بکرێ بۆ پارێزەران تاکو بزانن لە چ بوارێکە ئەوان پێویستە ئەم بڕیارە بەکاربێنن و چۆن لە ناو دادگاکانە کار بۆ بکەن کە ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە ژنان بپارێزرێن لەو توندوتیژانەی ڕووباڕیانە بێتەوە لە کاتی جەنگ و لە دوای جەنگە. لە هەرێمی کوردستان میوادارم کە ئەو گفتوگوانەی کە ئەمڕۆ لێرە دەکرێتن بەرهەمدار بن و هەوڵ بدەن بگەن بە